بەڵە بەختیار سڵاو لە تۆ لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێتن. دیارە من ئێستا لە ناحیەی سیدەکای سەر بە قەزای سۆرانم. دیارە تیمەکانی کۆمەڵی ئیسلامی لەو دەڤەرەش بەردەوامن لەسەر بانگەشەکردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و لافیتە و پۆستەر و پۆستەری کاندیدەکان هەڵەواسن لەو ناوچەیە. دیارە گەرموگوڕن لە کارەکانیاندا، گەرچی لە ئێستادا کەش و هەوا باراناویە و بارانێکی باشە بارە، بەڵام ئەمە وای نەکردووە تیمەکانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە ناحیەی سیدەکان بوەستن. دیارە تیمەکان بەسەر چەند ناوچەیەکدا بەش بوون. من ئێستا لە لای یەکێک لەو تیمانن کەوا بانگەشە بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامیەکەن. تیمەکانی تر لە ناو بازار خەریکی بڵاوکردنەوەی بزنس کارتی کاندیدەکانی و کۆمەڵی ئیسلامین و هەروەها هەر ئەمڕۆژ لە چەند شوێنێشتر وەکو ناحیەی وەرتێەوە قەسرێ تیمەکانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بانگەشە بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامیەکەن. من بۆ زانیاری زیاتر لەسەر کارەکانیان ئەچمە لای تیمەکانمان، زیاتر قسە لەگەڵ ئەوانەکەم. بەڵام مامۆستا سڵاوت لێبێتن ئەگەرچی لە ئێستادا کەش و هەوا باراناویە، بەڵام ئێوە گەرم و گوڕن لەسەر کارەکانتان چۆن بەڕێوەچێت؟ سەرەتا بەناوی خوددا سڵاو لە ئێوە و لە کەناڵی پێیامیش دەستخۆشی لێوەکەین. وەڵا الحەمدولىلا خوا بەزادێ بێ کەش و هەوا بارانە ئیدی بەڕاستی ئێمە ئەبینن کە لە دەڤەری برادۆست ناوچەی سیدەکان ناحیە سیدەکان لێبڕاوانە ماندوونە ناسانە دەستمان کردووە بە هەڵمەتی بانگەشە و سەرخستنی بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و دەستخۆشی لە هاوڵاتیان شەکەین. بەڕاستی بە پێشوازێکی گەرمەوە پێشوازیمان لێ ئەەکەن و دوکاندارەکان و هەروەها لە کوچە و کۆڵانەکان ئەبینن ئێمە بەردەوامین بۆ سەرخستنی ئەم لەستاوە داوا لە جەماوەری خۆشەویستی سیدەکان ئەەکەین کە دەنگمان پێ بدەن ئەم لەستە سەربێخن بۆ ئەوەی بتوانین داکۆچی کاریان بین و پشتگیریان لێ بکەین بەڕاستی لەو هەموو زوڵم و ستەمەی کە لە ناوچەی سیدەکان ئەکرێ. ئیدی کە جەنابتان ئەبینن لە ماوەی ڕابردوودا چەندین جار هێرشی تۆپ و فڕۆکەی تورکیا بۆ سەر ئەم ناوچەیە کراوە بە بەردەوامی قەسب ئەکرێ و چ جای ئەوەی کە بەزاندنی خاچی هەرێمی کوردستان بە چەند کیلۆمەترێک کاتونوێ ناوی بۆ ئەوەی ئێمە بتوانین داکۆچی کاری سەرسەخت بین لە پەرلەمانی عێراق بە نوێنەرەکانمان داکۆچی لەم مافێم خەڵکە بکەن و هەروەها ئەم ناوچانە بجێڕێنەوە سەر هەرێمی کوردستان کە تورکیا داگیری کردن و دەستی بەسەر داگرتوونە. داواکەین دەنگمان پێ بدەن بە لیستی 104 و کاندیدانی کۆمەڵی ئیسلامی. زۆر سپاس مامۆستا. بەڵێ کاک بەختیار من ئەچمە لای یەکێکتر لە ئەندامەکانی تیمی بانگەشە لە سیدەکان. کاک شوان سڵاوت لێبێتن، کارەکانتان چۆن بەڕێوە چەند پێشوازی هاوڵاتیان چۆنە لە تیمەکانی بانگەشە لە دەڤەری برادۆست؟ وڵێ بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاو لە ئێوە و سڵاو لە کەناڵی ئاسمانی پێیان و بینەری ویستەران. سڵاو لە هەموو دڵسۆزان و سەرخەرانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئەمڕۆ وەکو تیمەکانی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە کەشێکی خۆشی باراناوی بە گوڕتینێکی زۆرەوە هاتوین بۆ ناوچەی ناحیەی سیدەکان و دەڤەری برادۆست. لەم ناوچەیە بە دوو شێواز ئێمە بانگەشە بۆ لیستی 104ەکەین، چ بە هەڵواسینی لۆگۆ ئاڵەکانی لیستی 104 و هەروەها بڵاوکردنەوەی پۆستەرات و وێنەکانی کاندیداتمان لەناو بازار کە بەسەر دوو تیمدا دابەش بووین. سوپاس بۆخوا ئیشەکانمان باشە ڕوا لێرە بڕێوە و خەڵک پێشوازیەکی باشمان لێکاو بەهۆی ئەو هەڵوێستە جوانمێر و مەردانەی کە بە تایبەت لە سنووری ناوچەی برادۆست کە هێزەکانی تورکیا ئەو ناوچەیە تۆبارانەکەن و سنووری خاش کوردستانە بزێنن. کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی جوانمێرانەی نواندووە و ئیدانەی ئەو بەزاندنی کردووە لە کاتێکدا خەڵکانێک تر بێدەنگ بوون لەسەر ئەم هەڵوێستانە. زۆر سپاس. بەڵێ کاک بەختیار من ئەگەڕێمەوە لای تۆ. دیارە ئەوەی زیاتر تیمی بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی تاکیدی لێکەنەوە کەوا هاوڵاتیانی دەڤەری برادۆست دەنگ بە کاندیدەکانی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بدەن بۆ ئەوی بتوانن لە پەرلەمانی کوردستان کار لەسەرەوە بکەن کەوا جارێشتر سەروەری بۆ ناوچەکە بژێڕنەوە دژی ئەوە بوەستنەوە کەوا ناوچەکانیان تۆباران بکرێن و خاچی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتی تورکیاوە ببەزێنرێتن. سپاس باش.